مامۆستا من خۆم کرێچیم قەردارێکی گەلێ زۆرم ڕاستی حەز ناکەمەوە قسەیەش بکەم لەوانەیە گوناحش بێ ئەمێ کلی خۆم بفرۆشم ئایا گوناحبارە بمیان نا نا خوشکەکەم گوناحبارە بیت تۆ زەین چۆنە ژیان پڕێتی لەم کۆمەڵە نەهامەتی یا قەرزاری یا نەخۆشی یا کرێچیت بەڵام نابێ بگاتە ئەوەی کە تۆ بڵێ من ئەڕۆم گورچیلەی خۆم ئەفرۆشم بەڕاستی مامۆستا من قەرداری زۆر لەسەر کراوم یعنی ئەگەر نەیدەمەوە یعنی ڕۆژانە پێمەرێن قەردارەکەم گەلێ زۆرە مەعاشم 350,000 کرێی خانەکەم 200. تۆ لەسەر چی قەرزاری؟ والله کرێ ئیسا حالن هیچ کرێی خانی قەردارم تقریبا 1,500,000 قەردارم ماڵی ئاوا بێ لەسرم ڕاوەستاوە. باشە 1,500,000 ئەی ئەوانی تر بەڵێ ئەوانی تر وڵی تر هیچ من 350,000 معاشەکەم وەرەگرم خۆشم نەخۆشم ها باشە مەبەستمەوەیە قەرزارەکانی تر هیچیە؟ هی دوکانە وەڵە هی مارکێت چەندێکە؟ وەڵی نێزک بە هەمووی 3 ملیۆنی قەردارە بم بەس یعنی چی لەسەرکرام کەس دیکە نامداتێ بە قەرد حەزشەکەم کلێی خۆم بفرۆشم تا وەزعەکەی ماڵەکەی خۆم دەبکەم. باسی ئەومە کە من حەز ناکەم خەڵک لە مایکە بەڕاستی باسی فەقیری و یعنی زەبوونی خۆی بکە هیچ پێویست ناکە ئەوە باز بکەی بەس مەبەستمەوەیە مێردت هەیە؟ بەڵێ خۆی 350 وەرەگرێ. ئەی خۆت ئیشی چیەکەیت؟ واللهی من خۆم لە ماڵەوە کارم هیچ کارێ ناکەم. باشە خوشکە بەڕێزەکەم تەمەنت هەیە؟ 44 ساڵم. ڕەحمەتی خوا لێ بێکەواتە گەنجی ئەتوانی بۆ خۆت نان بۆ خەڵک دروستکەیت؟ نەخێر چاوم هی خەڵکە چاومی ئێرانە گۆڕیمەوە. ئای ناتوانی کەسابەت کەیت؟ ناوەڵە هەردوو چاوم ناو بینایە برێ ئەوەل تقریبا لە ڕەمەزانەوە ئەبایە عملیاتە بکردایە پێم نەکرا 50 وەرەقەیان نەویست ڕاز و سکت بووم. ماڵتان لەکوێیە؟ لە دارەتوم هەولێر. لە خەڵکی ئەو شارە کەم هەولێر ئەوان لە دارەتووە ئەو خوشکە بەڕێزە بەداداچوونی بۆ بکەن یعنی بزانن بزەبت ئەم ئافرەتە لەم حاڵەتەیە ئەژی ئەوها ناڕەحەتە ڕزگاریکەن چ پێویست ناکە بەڕاستی گورچیلەی تۆ هیچ لە ژیانی تۆ ناگۆڕێ بەڵکو تۆ چاوت دەدەستداوە ئیساش گورچیلە لە دەست ئەدەیت ئیتر خۆ ئەمریت